سڵاو بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ یەکێک لە دێرینترین شۆڕژگێڕەکانی کورددا کە ئەویش دکتۆر مەحموود عوسمانە. دکتۆر مەحموود عوسمان یەکێکە لەو کارکتەرە سەرەکیانەی کە وا دەزانم پێویست بە ناساندنی ناکە و خۆی ناسراوە. من هەوڵ دەدەم لەم بەرنامەیەدا تشک بخەمە سەر ژیانی خۆی و دەوری خۆی لە شۆڕش و مەسیرەی شۆڕشی گەلی کورد تاکو ئەم سەردەمە. دکتۆر بەڕێزت هەموو ژیانت لە ناو قەزەی کوردیا سەرف کردو. من حەزەکەم یەکەم پرسیارم لێرەوە بێ. بەڕێزت کەی چوویتە ناو مەعمەعەی سیاسەتەوە؟ لە چ ساڵێکە و لە چ تەمەنێکە؟ وڵای لە 54 ینی پێشەوەش لە یەکێتی قوتابیانی کوردستان ئیشمان کردو، ینی زۆر زوو هەر بە مناڵی 50 ساڵ ینی لە 55ەوە ئەندامی پارتی بووم، ئیتر دەستی پێکرد لە سانەوی و پاشی چووینە کۆلیژی پزیشکی لە بەغاو. لەو کاتەوە من یعنی خەریک بووم. زۆر باشە. بەڕێزت ساڵی 58 هەر لە بەغابووی تا ساڵی 58 لەو ساڵە نازان ناوی بنێم شۆڕش یا ناوی بنێم کودەتای عەبدولکەریم قاسم ڕوویدا. خۆت ئەو کاتە یاخود ئێستا چۆن سەری ئەو شۆڕشاکەی؟ ئەوەی کە ڕوویدا لەلایەکەوە شۆڕش سابە چوە زۆر شتی گۆڕی، مەسەلەن بەنسبەت کوردەوە با بیگرین، حلفی بەغای نەهێش، بەرزانی و جەماعەتی هاتنەوە، ئیجازەی پارتی درا، مدیریەتی مەعارفی کوردستان، ماددە 3 دەستوور کە ئاڵێ کورد و عەرەب شەریکن، تا ئێستا ماددەی وا نهاتووەتەوە لە عێراقا. هەر لە سەردەمی عەبدولکەریمە پاژەوە ئیسلاحی زراعی، زۆر شتی تر، سەربەستیەکان زۆر شت کرا کە گۆڕانکاری بوون، معنای بۆ حسابە وەک شۆڕشێ تەماشاکرد. بەڵام لە واقعدا خۆی ئەنقلابێ بوو، بەس وردە وردە بەرەو کاری شۆڕشی کرد. گۆڕانکاری جەزری حکومەکەش ئەڵێن جمهوری، بەس نەبووە جمهوری، عەسکەری بوو حکومەکە. چونکە تا ئێستا لەوەتەی ئەو شۆڕشە بووە هەتا ڕووخانی سەدام کەس هەڵ نەبژێراوە، هەموو ئەڵمەی خەلاون ناتوانێ بڵێ حکومە جمهوری. بەڵام حکومەکەی کە هاتی عەبدولکەریم قاسم ڕاستە نیشتمان پەروەر بوو، ئینسانێکی پاک و ئینسانێکی گرنگ بوو، بەس حکومەکە عەسکەری بوو، بەڕاستی عەسکەری بوو. بەس لە ماوەی حکمی عەبدولکەریم قاسمە تا 63 دوای گۆڕانکاری بەسەرە نەهات بەرەو دیکتاتۆریەت و بەرەو گەندەڵی و بەرەو ئەم شتانە. زمانی عەبدولکەریمیش دیکتاتۆریەتە، خۆی تەنها خۆی مەسئول بوو لە ئیدارە و هیچ ینی کەسی کە هیچ نەبوو، ئەوە هەڵەی بوو، ینی هەڵەی عەبدولکەریم بوو تەبعاً. و بەڕێی من هەڵبژاردنێکی کرد لە پەرلەمانێکی دروستکردە، ینی هەڵبژاردنی ڕئیس جمهوروانە، ینی هەڵەی هەبوو لەو پەرلەمانیش نەبوو ئەو کات، پەرلەمان هیچ نەبوو پەرلەمان لەو کاتە. بەڵام تەبعاً پاش عەبدولکەریم ئەوەی کە هاتن بەعسی وەڵی هەموو دیکتاتۆری خوێناوی و ئینسانی خراپ و دیتان حکومەکان بەعسی لە پاش عەبدولسەلام عارف، عەبدوڕەحمان عارف ئینسانێکی باش بوو، ئەو خوێناوی نەبوو، ینی خوێن ڕێژ نەبوو و ئاشتی خواز بوو تا حەدێکی زۆر. لەو کێشەی پێ حەل نەکرا پاشی سەدام وان هاتنەوە، حکمی خراپ هەمووی لە پاش عەبدولکەریم یەک لە یەک حکومەکان خراپتر بوون. پێتوانێ عەبدولکەریم ئەو کلیلە بووە کە دەرگای خراپەی کردوەوە لە عێراقا؟ ناتوانانی بڵێ وا، بەڵام مەلەکی تاسیری هەبوو، چونکە موشکیلی عەبدولکەریم بەوە بوو مۆساتێکی دروست نەکرد کە حکومەکە بچەسبێ، زۆر بەخشندە بوو لەگەڵ دوژمنەکانی خۆی بەعسی و قەومی ئەوانە، وردە وردە لە دەوری کۆبوونەوەیان لێ کرد بێ بە دژی شیوعی، بێ بە دژی کورد، و لە نەتیجا خۆشیان ڕووخانیان ینی هەڵەی هەبوو لەو ناحیە. دکتۆر بەڕێزت حتمەن لەسەر مەسەلەی عەبدولوەهاب شەواب فراوەستاوی. عەبدولوەهاب قەومی بوو یا ئیسلامی بوو؟ قەومی بوو. ئەویست ناسری بوو، ویستی ئینقلاب بەسەر عەبدولکەریمە بکە. جا حەقی بوو لەوەیە یاخود هەر مەسەلە دەسەڵات بوو؟ ینی
خراب بوون لە وەختا عەبدولکەریم لە وەختا ڕژێمەکەی باش بوو عالم شەواف خراپ بوو شەواف خراپ بەڵێ بە فیتی عەبدولناسر و ئەوان ئەو انقلابیان کرد سەرکەوتوش نەبوون بەڕاستی تەمان ئەوان مەجموعەیەک بوون ڕێیەکان ئەوە بوویان و ئێمە هاتووین انقلابمان کردووە یعنی 14 تەمووز مجموعەیە بوون قیادەی سەورەوانە عەبدولکەریم هاتووە بە تەنها خۆی دزیوێتی و ئەوانی کە ئێمە هەموو ئیهمال کردووە لەبەرەوە هەر لە سەرەتاوە کێشە پیا بوو لە بین عەبدولکەریم و ئەوان عەبدولکەریم و عەبدولسەلام بەیەکەوە بوون پاشان کە عەبدولسەلامیش تێک چوو لەبەرەوە بەگشتی ئەو هینیان هەبوو زۆر بیانوە تا حەدێکی ڕاز بۆ ئەو بیانەوە بەڵام بە هەر حاڵ خراپ بوونەوان عەبدولکەریم باشتر بوو زۆر لەوان زۆر باشە بگەڕێمەوە ساڵی 58 لەو ساتە وەختەی کە خوا لێ خۆش بوو مستەفا بارزانی ئەگەڕێتەوە بۆ عێراق هەر خۆی ئەوە بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد لەو کاتەیە بەڕێزت لەو کاتەیە لە بەغاوی و ئاگاداری هاتنەوەی بوو وابزانم ئەوە چۆن بوو ئەو تەبعاً کە شۆڕشی 14 تەمووز بوو بارزانی بروسکەی کرد بۆ تەئیدی شۆڕشەکە لە مۆسکۆوە و دەری بڕی کە ئامادەن بگەڕێنەوە و تر ئەو عەبدولکەریمانیش عەفویان کردن و گەڕانەوە بە بارزانی خۆی لە 6 ئۆکتۆبەری 58 گەڕایەوە جەماعەتەکە شێوی لەگەڵی بوون لە نیسانی 59 گەڕانەوە ئەوە هەنگاوێکی گرنگ بوو کوردەوە بارزانی وەک کەسێکی ئاسایی نەگەڕاوەتەوە وەک قائیدێک ئەگەڕێتەوە چۆن کەسێکی ئاسایی نەبووە قائیدێ گەڕایەوە و بوو بە شەخصی دووەم لە پاش عەبدولکەریم تقریبا لەناو عێراقا هەرەوە بوو وردە عەبدولکەریم لی ترسا و کێشەش دروست بوو لە بینیان و گەڕانەوە ئەوان بەڕێی من لایەن پارتی و شوێ هەموو خەڵق ینی هەر لە بەسڕەوە زۆر پێشوازیان لێکرایە ینی عەرەبەکانیش پێشوازیان لێ زۆر بۆ لەو کاتەیە سەیر نەبوو عەرەب ئاوا پێشوازی نەتوانی بڵێ حیزبی شووعی لە وەختا حیزبی شووعی زۆر بەهێز بوو خەڵقی زۆریە بوو ئەوان دەوریان هەبوو لە پێشوازیەوە خەڵقی تریش بەس ئەوەی قەومی و بەعسیوانە پێیان خۆش نەبوو ئەوەی جێی نەزەرە لەمەیە بارزانی قەومیەکی کوردیە ئاشکرایە شووعیەکان چۆن لێرە دوژمنایەتیان هەبوو چۆن پشتگیریان خەبزانە شووعیەکان هەرچی لە سۆڤێت وایە پێیان مهم هەرچی وایە ینی زۆر عەجایب بوون لەوە زۆری زەریان کردووە دەروێشی سۆڤێت بوو دەروێژێکی بێقەید و شەرت لەبەر ئەو چونکە لە سۆڤێت بۆ 11 ساڵ و نیو ئیتر مهمەوە حتا زۆریانە مقدس بوو شووعی بووە ینی لە سۆڤێت و بۆ بە شووعی و گرە و کرابوو لە بینی پارتی و شووعی کە ئایا مەلا مستەفا شووعیە کە گەڕاوەتەوە یان نا لیان پرسی وتی بابە من هەر وەکو کۆنم من کوردم و ئیسلامیشم نەتەوەم کووردە دینیشم ئیسلام و لەش گۆڕاوم و ئەو شتانە نییە ینی بەس هەر وەکو پەنابەر لە سۆڤێت بووین و سوپاسیانەکەین کە ئێمەیان هەوان دۆتەوە گەرچی زمانی ستالین ڕەزالەتیان زۆر دی بوو بەڵام ئیتر ئەوە ڕوون بووە لەبەرەوە شووعیەکان هەر کاتی کە مەلا مستەفا لە سۆڤێت بوو و کە گەڕاشەوە زۆر پێشوازی گەورە و دەورێکی زۆریان دی بەڵام ئیتر بردە ئەو دەورە کەمتر بووە باشە دکتۆر لە دوای 3 ساڵ تقریبن ساڵی 61 بینی کورد و با بڵێن قاسم تێگەچێ ئایا مەلا مستەفا لەوا دەستی هەبوو یا مەکتەبی سیاسی وەک ئەوەی عیسا پەژمانە لە بەعزێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی چوونەتە لای ئێران و بڕیار دراوە کە دژی حکمی قاسم شەڕ بکەن و لەبەرەوەی ئەو ینی اشتراکیە و سەر بە سۆڤێتە یاخود چەپە دژی ئەمریکا و بەریتانیا پێشمان چووکە پێ مۆزەفی ساواک بۆ خۆی شتەکانی ئەتیباری نییە دەڵان واوە هیچ ڕاز نییە ئەسڵەساسی نییە نە مەکتەب سیاسی نە مەلا مستەفا نە هیچ کوردێک دژی عەبدولکەریم نەبوو و نەشی ئەویست هیچ شتێ دژی عەبدولکەریم بکە بەڵام ئیتر ئەو کاتەوەکو من وتم هەر لە 60ەوە
سابقة نهاية شخصوا عبد الكريم قاسم زور حساسيتي برامبر كرد بياكر وردة تيانغان كمان فهم منافسته وكاو شو قال جاده هاورا كرا زعيمنا الأول عبد الكريم قاسم زعيمنا الثاني مصطفى البارزاني يعني أوا تيد زور كرا بلو وردة وايلي ها تيانغان ككرد مدستيوتي بلان ديجيتو بكا كودتا بكا لەگەڵ ئێران و لەگەڵ شەریکاتی نەوت و لەگەڵ ئینگلیز دەستی تێکەڵ کردووە و وردە قەناعینی ئەو خراپانەی کە لە دەوری بوون بەعسیە ناسریە قەومی ئەوانەی کە خراپ بوون دژی کورد بوون قەناعەتێکی وایان پێ کرد کە ئەمە ڕاستە و ئیتر وردە بوو بە دژی کورد وردە تر مكتب سياسي أشو مثلا نيدي ملامس ما ديويس بيبيني نيدي أو اهتمامي يعني برز خطاكا خي تصل قاسم مجبور ما تقريبا أتوان ملم رمج خطاي أساسي كرد نبو خطاي كرد نبو شكو كرد نيويس تيكسي نيويس شورشكا بس مجموعة ما اعترافي بيكراب هو كرد وردة جبجي نكراب هو كوبيويستا بەڵام کورد دەوری نەبوو لەوە زیاتر خەتاکەی قاسم بوو بەڵام خەتای زیاتر ئەوانە بوو کە لە دەوری بوون کە دەیانوێژ عەلاقەکەی لەگەڵ کورد تێکچێ و ببێ بە دژی کورد. دکتۆر گومانێک لەم شوێنەیە هەیە ئەوانەی کە لە ئەوڵات چەک هەڵەگرن بریتین لە ئاغاکان دژی ئیسلاحی زراعی یعنی لەوێەوە وەکو بڵێ کاردانەوەی شۆڕش دەست پێکە ئەمە گومان ناخاتە سەر ئەوەی کە ئینگلیز و ئەمانە دەستیان لەزانی ئەوانەی کە چێکیان هەڵگرت بوو لە سەرتاوە ئەوانە طبعاً ئاغای تیابوو فەلاحی تیابوو هەموو نەوع کەسێکی تیاب بەڕاستی هەریەکە بە سەبەبێ مەسا ئاغاکان زۆر ڕازی نەبوون لە حکم و ئیسلاحی زراعیەوانە هینەکان فەلاحەکان زۆر ڕازی نەبوو زەری بەخرا بۆ سەر ئەرز دەڵێ ئەرزەکە بیکێڵی نەیکێڵی هەربێ بە زەیرە ببی زەری کرد مشاكل هبو بەڵام بە ئەساسە پارتی و بارزانی ئەوان دەوری ئەساسیان هەبوو و شۆڕشەکەش عەبدولکەریم فەرزی کرد نەیانەوێت شۆڕش بکەن هات بە تەیارە لە دەربەنی خانیدا بە تەیار لە بازیانیدا لە بارزانیدا تر وردە خەڵقیش بەعام دیفاع شعوریشە قەومی نەتەوەی بەهێز هەبوو وردە دەستی پێنا لە سەرەتاوە ئەگەر تەماشایکەی نا پارتی و مەکتەب سیاسی نە سەرۆکەکەی بارزانانی نەیانەویست خۆیان تووشی شەڕ و شۆڕەوانە بکەن بەڵام ئیتر کە عەبدولکەریم لێدان و کەوتە ئەوەی عەمیلە و جاسووسن و وان و بەتەیارە لەوێ و لێ وردە ئیتر وای لێ هاتۆ بێت دیفاع لە خۆت بکەی تقریبا ئەتوانی بڵێ شۆڕشەکە دیفاعی بوو ینی بەرگری دیفاع لە خۆ کردن وای لێ هات بوو ینی وردەش ئیتر حیزب و مەلامسوە سەیتەرەیان کرد و قیادەیان کرد و وانە لەسەرەتا نوعی خەڵقی تیا بوو تەوان ئەخر ئیسا پەژمانناوی عومەر دەبابە و کەسێکی ترێنێ لەوانەی مەکتەبی سیاسی کە چوونەتە ئێران بۆ تاران و لەوێ ئەو قەرارانداوە ینی ئەمە قسەی پەشمان خێر ئەسڵ ئەساسی نییە کەس نەچوو بە تاران ساڵی 62 پاشەی شۆڕش دەستی پێکردن بوو اینجا ئەو وەختە وەفدێک چوون بۆ تاران پاش تقریبا توان بڵێم چەندین مانگ تێپەڕی بوو لە شۆڕشەکە ئەمە دەبا بۆ عەلی عەسکەری و شەمسەدین مفتی شەمسەدین لەوێ مایەوە بوو بە نوێنەرمان لە تاران با تۆزێ بینە ئەملاتر بۆ ساڵی 63 ئەزمەی بینی مەکتەبی سیاسی و مەلا مستەفای بارزانی ڕەحمەتی خوای لێبێ بەڕێزت شاهێتی ئەو حاڵەتەی جارە لە سەرەتا بۆچی ئەم دووبەرەچێ دروست بوو یانی چی مەکتەب سیاسی هەمووی لەلایەک و مستەفا بارزانی لەلایەک جیاوازی هەبووە لە سەرەتاوە چۆنیەتی بیرکردنەوەی مەلا مستەفا لەگەڵ بیرکردنەوەی مەکتەب سیاسی جیاوازی هەبوو مەکتەب سیاسی دەویست هەموو شتێ حیزبی بێ و خۆیان دەسەڵاتی گەورەتریان هەبێ مەلا مستەفاش سەرۆک بێ بەڵام دەسەڵاتی کەمتر بێ ئەوە کێشەی دەسەڵات لە پاشە طبیعی مەلا مستەفا بیرروبۆچوونی ئەوە بوو
عليه من حزبي بيا حزبي نبي فرقنا كم كرد هموي دو حسابي هم لاعب كي عشاير بياوي ديني قشا مسائل عسكري سياسي بارتي غيري بارتي أوا بوشكلا شيوي مكتب سياسي طبعا حزبي تجاهي حزبي وانا جوري بيركرنو فرقي هبو زياتر من مسمع عامبو بالنسبة خلقك أماني زياتر يعني حزبي شد بحزباتي بالروا تنظيمي حزب لبروا هلا سرتا وناكو كان هبو وورده وناكو شي والي هذا شصو شوارع تقيوه دكتور من ما بس ميكشتا جلال طالباني إبراهيم أحمد أمانة تشب نبون خوان ما بس موني شيوعي بون يعني تشب ماركسي دوايشكو مالي ماركسي لينيني دورس خير شب نبون هم نتويبون من هم سبع نتويبو أي من هميشاي والطبعا ليش هذا من كردم نتوم كردة دين إسلام ملتزمي إسلام ومتمين نتوي كردو عام برام للراسية هم نتويبون يعني مثلا هر شورشكر شورشيش نتويب باشا هر ساڵی 63 مەکتەب سیاسی هەڵەسن بە لابردنی مەلا مستەفای بەرزانی وەک سەرۆکی حیزب ئەمە بە چ پیاودانێک نازانن ئەو کەسایەتێکی جەماوەری زۆر گەورەی هەیە حیزب لە چاو ئەوە ناکۆچی بزانە ناکۆچی لە 63 زۆر بوو لە پێشەوەش هەبوو ناکۆچی نەکەرەوە لە 63 تند بوو ناکۆچیەکەی بینیان ینی خەریک بوو بترازێ بەڵام شەڕی بەعسی تاجیلی کرد بەعسی هەرچی کرد بە سەمەندەڵە بارزان و کوردستان وانە ئیتر مەجالی ئەوە نەما هەموو بەیەکەوە هین بەرەنگاری بەعز بوون بەڵام لە پاش شەڕی بەعز و گابوسە معرفات ئیتر مەجالێ بوو بۆەوەی ئەو کێشەیە تەسویە بکرێ بە شێوەیەک لەبەرەوە مەسەلەکان بەو شێوەیە بوو ئەوان لە ماوەت کۆنفرانسی جانبەست لە پاژەوە ئەوە ئەو بریارەکەی ئەوێ کۆنفرانسی ماوە سەرکەوتوو نەبووە شتێکی ڕاز نەبوو چۆ مەلا مستەفا مەسەن تۆ بڵێ دەسەڵاتی لێک ئەسێنمەوە شتیوە تا کۆنفرانسەکەیان تەوا بوو خەڵقی دەوروبەری خۆیان زیاتر مەیلۆ مەلا مستەفا بوون وای لێ هاتیان ینی لەوە ناجیع نەبوون دیراسەتیان بۆ واقعی کۆمەلگای کوردستان ڕاز نەبوو وایان تەسەورە کرد ئەگەر ئەو بەرهەیانانە بدەن ئەتوانن مەلا مستەفا وەتەق بخەن و لاوازیکەن بەس واقعی کوردستان زیاتر لەگەڵ مەلا مستەفا بوو و ئەوان لەوە زەرەریان کرد هەڵەیان کرد هەزۆریشیان ئێستا ئەڵێن حەق نەبوو بکرێ ئەو کۆنفرانسە لە پاشەوە مەلا مستەفاش بەرامبەر بەوە مؤتەمەری شەشی بەست لە قەڵاتجە ئێمەش لێوێ بووین تەواو مؤتەمەری شەش مؤتەمەرەکە تێکەڵاو بوو یعنی ناتوانی بڵێ مؤتەمەریشی حیزبی تەواو بە هەڵبژاردن و ئەنواعی خەڵقی تیا بوو یعنی حیزبی زۆر تیا بوو غیرە حیزبیشی تیا بوو بەو شێوەیە لەوێش ئەوان ڕاستە داعوەتی مەکتەب سیاسییان کرد بێن ئامادە من بەس نەتوانی بێ عینی بەزم يعني وضعك وايليات بو قفتو نما بو لبيني مكتب سياسي وملا مصباح ونانا توين لشوني كوبنوا وخطر بو بشر ولا لبروان جناهتن برازد لو كونغري بويت اندامي سركرداتي على مكتب سياسي بويت اندامي با توز بقرينو بوبغا وذان داي ششي شباط 1964 واه ك مذكرەیەکی تەفاهم لە بینی عەبدولسەلام و مەلا مستەفا دروستە بێ؟ دەی شوباتی 64 بڵێ وایە بەس مەکتەب سیاسی ئەو ڕێکەوتنیان بەدڵ نەبوو تەنانەت لە کتێبی دیداری تەمەنی مام جەلالە لەم ئەخیرەشە هەر ڕەخنەی لێگرێ ئەڵێ شتێکی وایتیان نەبوو ئەویان چۆن بوو؟ ئەمەیان جانە مەلا مستەفا بۆ فرسەتێکە گەڕا ئەو کێشەیە لەگەڵ مەکتەب سیاسی هەل بێ کۆتایی پێ بێ و خەڵق زۆر هات لە بینە ڕۆی ئەوانە بەس فایدەی نەبوو تەمان ئاخر شت مەلا مستەفا موافقەی کردوتی با مام جەلال بێ بەسکرتێر پێشنیاریشی خراپ نەبوو پێشنیاریشی باش بوو تەمان بەڵام ئیتر
لایەنی مەکتەب سیاسی پەسەندیان نەکرد ئەو بێژنیارە ئیتر پاشەوە وەزعەکە وای لێ هات کە ناتوانرێ حەل بکرێ ئیتر ئەوان چوونە ئێران چوونە ئێران بەس لە ئێران وەک بزانم قوبوڵ نەکران لەوێ یعنی شا قوبوڵی نەکردن وەک سیاسی وەک لاجێ بەو شێوەیە هەرمانەوە لایەن چۆنە ئەوان ئێران تەیدی ئەوانیە کرد کە ململانێکە هەبوو لە بینە زیاتر تەیدی مەکتەب سیاسیەکە دیار بوو مەلام سوپاس سەیتەرەی کرد کە مەلام سوپاس سەیتەرەی کرد وردە لەگەڵ مەلام سوپاس ڕێکەوتەوە ئەوانیش لە هەمەدانمانەوە دوایەوە گەڕانەوە بۆ 65 گەڕانەوە گەڕانەوە بۆ نەگەڕانەوە بۆ کوردستان یەکسەر چۆنە بەغداد یا چۆن بوو نانا 65 کە شەڕ لە بینی حکوومەتی بەغا و کورد دەستی پێکردەوە ئەوان گەڕانەوە چوو ئەوان پێشەوە ئەیان و مەلامسوا ئەو ئیتیفاقی عەبدولسەلامی قبوڵ کردەوە هیچی تیانە وازی لە شەڕ هێناوە وازی لە کورد هێناوە ئەو ئیدعایانیان هەبوو بەڵام کە شەڕ دەستی پێکردەوە لە ملاوەی تر ئەوانیش هاتنەوە ویستیان بێنەوە وەفدە چووە لایەن هاتنەوە کە هاتنەوە پێشمەرگەکان و وینەکانیان هەموو خرانەوە ناو هێزی پێشمەرگە مەسەلەن کەمال مفتی بوو بە ئامیر هێزی قەرەداغ محەممەد ئەمین فەرەج بۆ ئامیر هێزی کاوە ینی هەمویان ئەستیعابکە عەسکەریەکانیان تەمان بەڵام قیادەی سیاسی با بڵێن ئەوانەی لەگەڵیان بوون مانەوە لە منتەقەی شۆڕش قەرار بوو مؤتەمەری حەوت ئی پارتی کە بگیرێت قیادەی سیاسی ئەوانیش اتفاقی بکرێ بگەڕێنەوە هەندێک بگەڕێنەوە ناو قیادەی پارتیۆن اتفاقی بکرێ عەلا کولین مؤتەمەری حەوت تاخیر بوو زۆر لە باتیەوە لە هاوینی 66 بەستێ لە 15 66 بەسترا لەبەرەوە لەو فترەی ئەوانیش لە دۆڵەڕە قەدانران لە پاشا لەوێوان ڕایان کرد ڕۆشتن چوونە لای چوونە سلێمانی و لەوێشە وردە بەرەو بەغاڕۆژ بینەرانی بەڕێز لێرەدا بەشی یەکەمی دیدارمان لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان کۆتایی پێهات لە بەشی دووەمی ئەم دیدارەدا لە ڕێکەوتنی 11 ئازاری 1970 دەست پێ دەکەین بینەرمان.